ئەوەی پاڵنگان واقعان بەهشتە لەسەر سەوزیەکەیە و لە ڕۆخانەکەیە و لە تعریف بکەم لە مورد کەوەماهیەکەی واقعان عالیە تەکە دوایەوە ئاو هەوایژی ئێمە مردم شارەکان خۆمان کوردەواریەکانمان ئەڕم بوو شماڵ وەلی واقعان شماڵە مەسە ناوێنسان نازانم بەخایکیان مەستەکە بە فارسە و نازانم وەلێ هەرچێک مسافر هاتکە وتیگە شماڵ ناگەی بە ئێرە و واقعان قسەکەی جیان هەقە ئەوە هەوای کە خۆمان هەسمان لە شماڵیجان نییە ئەوە هەوای شماڵ ڕتوبەتیە سۆلی ئێرەوانی ئەوە هەوای ساف پاک پاڵەنان من بۆ سێومین بارە هاتکم بۆ پاڵەنان جێگەی کە توریستیە فرێتر بۆ پەروەرش ماهیەکەیە کەواو ماهیە سم ئاو شاریەسە تەبیعاتێ بکرێکەوە ها لە ئێرە واشێ مەسئولین چکی تەلاشکن بۆ ئەوەی کە ڕێزەی جێگە لێ توریستیمان فرەوکەنەوە بە مردم شارگەلتر بتانن بێن شارەکەمان بتانێ بێتە شارێ توریستی حدودەن شاید 70% فارزوان بێت چۆن ئەکسەر لە شارە فارسنشینەکانەوە تێن بۆ ئێرە جێگەلێکیاندانیاگە کە مردمتان لێ نادانیشتن جێگەلی خاسێکە کاشێ دوارە کار کردی لەبانیە أنا كل سنة وكل عيد يجي هنا على مود المصايف والشلالات والأجواء الحلوة وكردستان يرحب بينا ويتلقانا بأسلوب حلو وأسلوبهم تعاملهم كل زين ويا العرب وأنا كلش فرحان ومتونس لأن أنا هنا موجود بكردستان. جوکی زوری خوشه خلقی کیف خوشه همجور خدایی و خلقی هبو کیفیت هاتیره جوکی زوری خوشه آره هم سالتیم چون که ما خدمت لیره های جام ساله وقتی سردانه مالا خوشگاه خود گنجی یک سال یکم جی لیره هم لاد دهی ئەمە لە 2007ەوە ئیشی سبوغمان دەکرد ئیش زۆر بوو ئینتازی زۆر بوو ئیشیمە جملە بوو بە حکمی ئێستا قەیرانە بازارەکە زەعیف وە ئەو کاتی کە ئیش زۆر بوو هەموو سبوغی مارکەمان لەلا بوو بە جملەمان تەوزیع دەکرد مەشروعاتە بوو ئیش زۆر بوو خەڵک دادەنێش معدەل تەڵەبیاتی هەبوو بە حکمی ئێستا بازارەکە زەعیفە ئەو کاتی بە مانگەی تڕێلەکە دەفرۆشت باسی جملەی دەکەینەمە بەس ئێستا بە 4 مانجیش ناگات 700 پەقرەتی خدماتات بازار الصغير بين ان شاء الله باش تعميرات وما تعميرات الفندق اللي صباح فندق كاين الهبليله ما جاشتور وما جاشتور تاني وهوفينا وموسمي شوليا وقت بيجن